خۆی بەداخەوە دەستەی ماڵی دادوەری و هەل خۆی دادگا و قەزا لە وڵاتی عێراقدا و لە کوردستانیشدا بە تایبەتی دوور نیە لە دەست تێوەردانی سیاسی بەداخەوە هەموو دادگاکان ینی موسەیەس کراون بوونەتە بە بڵێ کاربڕێکەر و جێبەجێکاری ئەجەندای ئەو لایەنانی کە لە سەڵاتدان هەم لە عێراقدا و هەم کوردستانیشدا ڕاست ئێمە تانەمان پێشکەش کرد بە کۆمەڵی بەڵگەی مەلموسەوە ینی لانی کەم ئەو وایە ئەو تانەی ئێمە وەلایەنەکانی دیکەش وربینی زیاتری تێدا بکرابایە بۆ ئەوەی ینی دەنگدەران دڵخۆش بوونایە و بیانزانی بەیە کە فعلەن دادگایەکەیە کە هاوڵاتیان لە کاتی تنگانە و لە کاتی لێقەڵەوەندا هانەی بۆ بەرن بەڵام بەهۆی موسەیەسکردن دادگاکانەوە لە بەگژەوەندی لایەنەکانی دەسەڵات ئەمڕۆ دادگا بڕیاریدا بە پەسەندکردنی ئەنجامەکان کە ئەوە بەڕاستی جێگای نیگەرانی ئێمە و کۆمەڵی ئیسلامی خۆی ڕاستیدا ئەوایە دادگای باڵا زیاتر وربینی بکردایە لەوەی کە ئەنجامەکانی ڕاست بکردایەتەوە چونکە بەپێی با بڵێ ئەو کۆمیسیارانی کە ناڕازین و کاتی خۆی ناڕازایان دەربڕیوە داوای ئەویان کردبوو کە دەنگی ئەو لایەنان بسووتێک کە لە بنکەکاندا تەزویراتیان کردووە بە سەختەکانی کردو هەڵیان کتەواتە سەر بنکەکان بە جۆرێک لە جۆرەکان پرۆسەکەیان تێکدا و مشەوەهیان کردو بەڵام دادگا ئەم کاری نەکرد و خاڵێکی زۆر جەوهەری ئەوەیە کە دادگا ئەو ئەنجامی پەسەند کردووە کە لەلایەن بەعزێک لە ئەندامانی ئەنجومەنی کۆمیسیاران ڕاگەیاندراوە لە ڕاستیدا خەلل و کەم و کورتێکی زۆر هەیە لە دەنگی کاندیدەکان چونکە ئەو کاندیدانی کە دەنگەکانیان ئەژمار کرابوو و داخلی داتابەیس و تالی سنتەری کۆمیسیۆنکراوە دراوە بە ئەنجومەنی باڵای کۆمیسیاران ئەو دەنگانەیە دەنگی ئەو کاندیدانەیە کە پێش سووتاندنی 96 بنکەکە ئەو دەنگانە ینی داخل کراوە واتە دوای سووتاندنی 96 بنکەکە خۆی لە ڕاستیدا 98 دووبارەی دەکەمەوە ئەو 97 بنکەیە ینی دەنگی کاندیدەکان دەستکاری نەکراوە بۆی هەبوو لە کاتی سووتاندنی ئەو بنکانەدا کاندید پاش و پێش بکات دەنگەکانی بگۆڕێت ئەوە کاندیدی زۆر نیگەران کردووە لایەن سیاسیەکانیش نیگەران کردووە ئەوەی بۆ لایەنە سیاسیەکان ڕاست بکردایەتەوە کە بۆچی و لەسەر چ بنەمایەک ئەو دەنگانی سووتاندووە کە لە ڕاستیدا لایەنی سکاڵا لێکراوتیەدا تۆمەبارە نەک دەنگری ڕاستەقینە و ئەو لایەنێک کە دەنگی ڕاستەقینەی خۆی هێناوە